سلااوتان لێبێت بۆم کاتتان باش بینەرانی خۆشەویست بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم هاتوومەتە خزمەتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی جومعە. سەرەتا سەردێری چەند هەواڵ. ناڕزایەتی خانەنشینکراوانی کرماشان دژ بە جێبەجێ نەکردنی گەڵاڵەی هاوسانسازی، ڕێزلێنان لە یادی فواد محەممەدی لە شاری کامیێران، ناڕزایەتی خەڵکی سەلاسی باوەجانی لە ئاست نەبوونی ناوەندی دەرمانی، یەکڕێزی بنەماڵە دادخوازەکانی سنە بۆ داکۆکی لەسەر مافەکانیان، دروشم نووسینی گەنجانی شۆڕژگێر لە شارەکانی کوردستان، دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری خۆی، نیگەرانی کومیتەی دۆزینەوەی ڕاستیەکانی نەتەوەی گرتوەکان سەبارەت بە دۆخی وریشە مرادی، ناڕوونی چارەنووسی سێ چالاکی مەدەنی و سنفی کورد لە گرتوخانەکانی ڕژیم و 11هەمین ڕۆژی ناڕزایەتی خەڵکی باکووری کوردستان دژ بە دەوڵەتی تورکیە. درێژەی هەواڵەکان. ناڕزایەتی خانەنشینکراوانی کرماشان دژ بە جێبەجێ نەکردنی گەڵاڵەی هاوسانسازی. بەپێی راپۆرتی گەیشتوو خانشینکراوانی کرماشان لە ئاز پەرداختی 700,000 تمەن وەکو حەقی هاوسانسازی ناڕازین و دەڵێن دەوڵەت گاڵتە بە خانەنشینکراوان دەکات. لە ڕۆژانی ڕابردوودا دەوڵەتی پزیشکیان بڕیاری بۆ هاوسانسازی حەقدەستی بەشێکی زۆر لە خانەنشینکراوان دەرکرد، بەڵام تەنیا 700,000 تمەن بە حەقدەستی خانەنشینکراوان زیادی کراوە کە بەهای 1 کیلۆ گۆشتی سوورە. خانشینکراوان دەڵێن دەوڵەت لە بەرانبەر زیادکردنی 700,000 تمەن بە حەقدەستی خانەنشینکراوان نرخی بیمەی تەکمیلی 64% بردووەتە سەرەوە. ڕێزلێنان لە یادی فواد محەممەدی لە شاری کامیێران. بەپێی هەواڵی گەشتوو ڕۆژی پێنجشەمە 24 خەزەڵوەر بنەماڵەی هەمیشە زیندوو فواد محەممەدی لە گیان بەختکردوانی شۆڕشیژینە لە شاری کامیێران لەسەر مەزاری کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی کرد. هاوکار لەگەڵ دهمین ساڵڕۆژی گیان بەختکردنی فواد محەممەدی بە فیشەکی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی بنەماڵەی ئەو هەمیشە زیندووە هاوڕێ لەگەڵ ژمارەیەک لە خەڵکی شۆڕژگەڕی کامیێران لەسەر مەزاریدا کۆبوونەوە و ڕێزیان لە یادی کرد. فواد محەممەدی ڕۆژی 24 خەزەڵوەری 1401 لە ڕەوتی ناڕزایەتیەکانی شاری کامیێران بە تەقەی ڕاستە و خۆی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی گیانی بەخت کرد. ناڕزایەتی خەڵکی سەلاسی باوەجانی لە ئاست نەبوونی ناوەندی دەرمانی. بەپێی هەواڵی گەیشتوو خەڵکی بوومە لەرزە لێدراوی سەلاسی باوەجانی لە ساڵی 90 هەتاویەوە لە دەستڕاگەیشتن بە ناوەندێکی دەرمانی بێبەشن و حکوومەتی سەرکوتگەری کۆماری ئیسلامی هیچ بایەخێک بە ژنانی دووگیانی ئەو ناوچەیە نادات. بۆ وتەی هاوڵاتیان پاش بوومە لەرزەکەی ساڵی 90 شارستانی سەلاسی باوەجانی لە دەستڕاگەیشتنی ناوەندێکی دەرمانی بێبەشن و وەزارەتی بەهداشت تەنیا کانکسێکی وەکو دەرمانگا بۆ خەڵکی لێقۆما و ساز کردووە کە هیچ ئیمکاناتێکی بەهداشتی و دەرمانی تێدا نیە. بە وتەی کادرێکی دەرمانی کرماشان لە ساڵی 90 هەتاویەوە 300 منداڵ لەو کانێکسەدا بە دنیا هاتوون، لە حاڵێکدا شوێنێکی خاوێن و دوور لە باکتری نییە و وەزارەتی بەهداشت گیانی دایکانی دووگیانی خستووەتە مەترسیەوە. یەکڕێزی بنەماڵە دادخوازەکانی سنە بۆ داکۆکی لەسەر مافەکانیان. بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی پێنجشەمە 24 خەزەڵوەر بنەماڵەی گیان بەختکردوانی شۆڕشیژینە لە شاری سنە هاوکار لەگەڵ دهمین ساڵڕۆژی کوژرانی ڕۆڵەکانیان لەلایەن کۆماری ئیسلامی لەسەر مەزارەکانیان کۆبوونەوە. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتووە بنەماڵەی گیان بەختکردوان ئارام حەبیبی، زانیار ئەڵامورادی، حەمید گۆڵی و عیسا بیگلەری هاوڕێ لەگەڵ دایکانی دادخوازی شاری سنە و ژمارەیەک لە خەڵکی ئازادیخوازی ئەو شارە لە گۆڕستانی بەهەشت محەممەدی کۆبوونەتەوە. بەشداروانی ئەو مەراسمە مەزاری گیان بەختکردوانی شۆڕشیژینەیان گۆڵباران کرد و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە. لە کۆتایی مەراسمەکەدا بنەماڵەی دادخوازەکانی شاری سنە بەیاننامەیەکیان بڵاو کردەوە و تێدای وێڕای شەرمەزارکردنی سزای سێدارەی پەخشان عەزیزی و وریشە مرادی خوازیاری هەڵوەشاندنەوەی حکمی نامرۆڤانەی ئەعدام و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. دروشم نووسینی گەنجانی شۆڕژگێر لە شارەکانی کوردستان.
بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەشتووە گەنجانی شۆڕژگەر لە شارەکانی کوردستان هاوکات لەگەڵ پەنجمین ساڵ ڕۆژی شۆڕشی خەزەڵوەری 98 دیواری شارەکانیان بە دروشمی دژە حکوومەت نەخشاندووە. کچان و کوڕانی ئازادیخواز و بەرابەری تەڵەب لە شارەکانی کوردستان بە هەڵواسینی پلاکارد ڕایانگەیان ژماردنی پێچەوانەی کۆتایی هاتنی کۆماری ئیسلامی لە خەزەڵوەری 1403ەوە دەستی پێکردووە. بەشداروانیە و چالاکیانە سەدان تراکتیان لە نێو شەقام و کۆڵانەکانی شارەکانی کوردستان بڵاو کردەوە وتویانە شۆڕشی ژن ژیان ئازادی درێژەی بزوتنەوەکانی بەفرانباری 96 و خەزەڵوەری 98 و ڕێگە ناجان خوێنی گیان بەختکردوان بە فیڕە بڕوات. تێکۆشەرانی کوردستان داوایان لە گەنجانی کورد کرد خۆیان ڕێک بخەن و ئامادەکاری بۆ سەرهەڵدانی داهاتووی ڕۆخانی کۆماری ئیسلامی بکەن. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری خۆی ڕۆژی چوارشەمە 23 خەزەڵوەری 1403 شارۆمەندێکی خەڵکی شارستانی خۆی بە ناوی عیسا عەلیزادە تەمەن 37 ساڵ لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کرا. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز هێزە ئەمنیەتیەکانی حکوومەت بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردوتە سەر ماڵی عیسا عەلیزادە و وێڕای پشکنینی ماڵەکەی ناوبراویان دەست بەسەر و دەستیان بەسەر کەلوپەلە شەخسیەکانیدا گرتووە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لەسەر هۆکاری بەندکرانی ئەو هاوڵاتی و شوێنی ڕاگیرانی لە بەردەستانیە. نیگەرانی کۆمیتەی دۆزینەوەی ڕاستیەکانی نەتەوەی گرتوەکان سەبارەت بە دۆخی وریشە مۆرادی. کۆمیتەی دۆزینەوەی ڕاستیەکانی نەتەوەی گرتوەکان لە ڕاگەیاندنێکدا نیگەرانی خۆی سەبارەت بە حکمی ئەدامی وریشە مۆرادی دەربڕی و خوازیاری هەڵوەشاندنەوەی ئەو سزان نامرۆڤانەیە بوو. لە ڕاگەیاندنەکەی ئەو ڕێکخراوەیەدا هاتووە ئەمە سێهەمین ژنی چالاکوانە کە لەلایەن دەستگای قەزایی کۆماری ئیسلامیەوە بە ئێعدام مەحکوم دەکرێت و ئەبێ بەرپرسانی ڕژیم کۆتایی بە پێشەرکاریەکانیان لە بواری مافی مرۆڤدا بێن و وێڕای هەڵوەشاندنەوەی سزای ئەعدامی پەخشان عەزیزی وریشە مۆرادی ئەو دوو بەندکراوە سیاسیە و هەروەها شەریفە موحەممەدی ئازاد بکەن. جێگەیان باژەیە کە کەیوان عەزیزی و ئەمیر سەجادی دوو پارێزەری وریشە مۆرادی ڕۆژی ڕابردوو ڕایان گەیاندووە کە پەروەندەی ئەو چالاکوانە کەم و کورتی زۆری هەیە و داوای پێداچوونەوە بە دۆسیەکەیان کردووە. ئەوان هیوادارن کە دیوانی باڵای وڵات بە لە بەرچاوگرتنی کەم و کورتیەکانی ئەو پەروەندەیە حکمی ئەعدامی وریشە هەڵوەشێنێتەوە. ناڕوونی چارەنووسی سێ چالاکی مەدەنی و سنفی کورد لە گرتوخانەکانی ڕژیم. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤیێران چارەنووسی سێ چالاکی سنفی و مەدەنی بە ناوەکانی فەرشاد شکرۆڵڵا خەڵکی سەقز، ڕزگار ڕەوشەنی خەڵکی بۆکان و ڕەزا ئەحمەد پور پاش ڕەفاندنیان لەلایەن ناوەندامێتیەکانەوە بە ناڕوونی ماوەتەوە و بنەماڵەکانیان نیگەرانی دۆخی تەندروستیانن. ڕۆژی حوتی ڕزبەری 1403 فەرشاد شکرۆڵڵا شارۆمەندی خەڵکی سەقز لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی سڵاعەتی شاری سنار ڕاگوێزرا. مامورانی ڕژیم لە کاتی ڕەفاندنی ئەو هاوڵاتیە دەستیان بەسەر لەپتاپ و مۆبایلی ناوبراودا گرتووە. لەلایەکی دیکەوە معلمێکی خەڵکی بۆکان بە ناوی ڕزگار ڕەوشەنی ڕۆژی چوارشەمە 2 ڕزبەری 1403 لەلایەن ئیدارەی اطلاعاتەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی اطلاعاتی سپای شاری ورمێ گوازراوەتەوە. هەروەها شارۆمەندێکی خەڵکی بانە بە ناوی ڕەزا ئەحمەد پور ڕۆژی 22 خەزەڵوەری ئەمساڵ لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. 11مین ڕۆژی ناڕزایەتی خەڵکی باکووری کوردستان دژ بە دەوڵەتی تورکیا. ڕۆژی پێنجشەمە 24 خەزەڵوەری 1403 خەڵکی ئازادیخوازی باکووری کوردستان لە شارەکانی ماردین، ئێلح و خەلفەتی و 11مین ڕۆژی بەردەوام دژ بە دەوڵەتی فاشیستی تورکیا ژانە سەر شەقام و لەگەڵ هێزەکانی پۆلیس بە شەڕ هاتن. 11 ڕۆژ لەمەوبەر دەوڵەتی فاشیستی تورکیا سێ شارەداری هەڵبژێردراوی خەڵکی لە شارەوانیەکانی ماردین، خەلفەتی و ئێلح دەست بەسەر و لە جێگایان قەیومی دانا. کردەوەی دەوڵەتی تورکیا ناڕزایەتی بەرینی خەڵکی باکووری کوردستانی لێکەوتەوە و ماوەی 11 ڕۆژە ئازادیخوازانی چەند شاری باکووری کوردستان وێڕای سەرکوتی بێبەزەییانەی دەوڵەتی تورک خۆپیشاندان دەکەن. شانی باسە کە لەو ماوەیەدا بەدەیان خۆپیشاندەر بریندەر و زیاتر لە 100 کەس دەست بەسەر کراون.
گیان لە دەستان و برینداربوونی 3 کەس لە 2 هێرش لە ڕۆژاوای کوردستان. ڕۆژی پێنجشەمە 24 خەزەڵوەر لە 2 هێرشی تەرۆریستیدا 2 شارۆمەندی کورد گیانیان لەدەستا و منداڵێک بە سەختی بریندار بوو. بە پێی راپۆرتەکان پەهبادێکی تورکیا ئۆتۆمبیلێکی لە گوندی ئالۆشای سەر بە ناوچەی شەهبال لە کانتۆنی ئافرین کردووەتە ئامانج و بەهۆیەوە منداڵێک بە سەختی بریندار بوو. لە هێرشی تۆریستان بۆ سەر تانکرێکی سوتەمەنی لە شاری حەسەکە و پێکدادانی هێزەکانی ئاسایش لەگەڵ تەرۆریستان، شۆفری تانکرەکە و هێزێکی ئاسایشی ڕۆژاوای کوردستان گیانیان بەخت کرد و چەند تەرۆریست کوژرا و بریندار بوون. کۆبوونەوەی خوێندکاران لە شیراز، ئیسفەهان و بروجرد. ڕۆژی پێنجشەمە 24 خەزەڵوەری 1403 خوێندکارانی زانکۆی زانیاری پزیشکی شیراز، خوێندکارانی زانکۆی هۆنەری ئیسفەهان و خوێندکارانی زانکۆی ئازادی بروجرد لە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. بە پێی راپۆرتەکان پەرستاران و کادری دەرمان لە پارێزگای فارس لە ڕۆژی 17 خەزەڵوەرەوە دژ بە دۆخی خراپی پیشەوی و معیشەتی مانیان گرتووە و کار و چالاکی هەندێک لە نەخۆشخانەکانی شیراز، داراب و فەسار ڕایگیراوە. لە زانکۆی هۆنەری ئیسفەهان خوێندکاران لە ئاس نەبوونی خابگا و ئیمکاناتی ڕۆفاهی ناڕەزایەتیان دەربڕیوە و لە شاری بروجرد خوێندکارانی زانکۆی ئازاد دژ بە گرانکردنی نرخی شەهریە کۆبوونەتەوە. و دووە هەواڵمان سەبارەتە بە مانگرتنی کرێکارانی شاغڵ لە پێترۆشیمی نگین لە چابەهار. کرێکارانی شاغڵ لە شرکەتەکانی فرجود و ببورن فەرجود و لیان سایت لە پێترۆشیمی نگین چابەهار ڕۆژی پێنجشەمە 24 خەزەڵوەر دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان کرێکارانی شاغڵ لە پێترۆشیمی نگینی چابەهار ماوەی 4 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تەئەمینی ئیجتیماعی پەرداخ نەکراوە. بەوتەی ناڕازیان بەهۆی نەدانی حەقدەست و حەقی بیمەکانیان تووشی کێشەی دەرمانی و معیشەتی بوون، بەڵام بەرپرسانی ڕژیم با یەخیان هێنات. بینەرانی خۆشەویست، سەواڵەکانتان پێشکەشکرا هەر شادش.